یەکەمین پێشانگای شێوەکاری هونەرمەند خالید ڕەزا کرایەوە. پێشانگاکە لە هۆڵی سەنتەری ڕۆشنبیری کەرکووک سازکرا بوو و لەلایەن لقی کەرکووکی سەندیکای هونەرمەندانی کوردستان بە هاوکاری ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی کرابەوە. ژمارێک لە هونەرمەندانی کەرکووک لە هەموو پێکهاتنەتەوەی و پێکهاتنەتەوەییەکان ئامادەی کردنەوەی پێشانگاکە بوون و پێشانگاکە بە ناونیشانی چاوەڕوانی بەهار ناکەم سازکرا بوو. زۆر کەم ینی بەس من دوای خانشین بووم لە دایرە ئیتر وەختی فەراغی زۆر گەورەمە بوو ئیتر ئەم هیوایەتەمە بوو لە مناڵێکە و لێ ابتدایی و متەوەسڵ شتانەوە ئیتر وادەم ئیستیقلال کرد لە ماڵش تەرجیحیان کرد ئیتر من ساڵ نوێکە بەجددی یعنی بە بەردەوامی خەریکم تابلۆ و کێشمە و شتانە.